طبعا بۆ ساڵی 2019 داهاتی بەڕێوەبەرەتی ئاوی ڕاپەڕین دوو بەشە بەشێکیان کە لەلایەن هاوڵاتیانەوە هاتوون و سەردانی بەڕێوەبەرەتیان فەرمانگەکانی سەر بە بەڕێوەبەرەتی ئاوی ڕاپەڕینیان کردووە کە ڕاستەوخۆ پارەکانیان لە ڕێگەی ئێمە داوا نزیکەی 606 ملیۆن دینارە بۆ ساڵی 2019 و ئەو داهاتەش کە لەلایەن کۆمپانیای ئۆرانۆسۆ کە کاتی خۆی گرێبەسی لەگەڵ وەزارەتی شارەوانی هەیە و لەلایەن ئەوانەوە کۆ دەکرێتەوە بە فیشەی بانک بۆ ئێمە هاتوتەوە ملیارێک و 62 ملیۆن دینارە بۆ کۆی بە بەڕێوەبەرەتی ئاوی ڕاپەڕین و سەرجەم فەرمانەکانی دەوروبەریەوە واتە کۆی گشتی دەکاتە تقریبا ملیارێک و 669 ملیۆن دینار کە داهاتی بەڕێوەبەرەتی ئاوی ڕاپەڕین بۆ ئەو داهاتانەی کە بۆمان ماونەوە لە سەرجەمی ئەو داهاتانەش کە وەرمان گرتووە 180 کراوەتە حسابێکی داخراوەوە بۆ وەزارەتی دارایی گەڕاوەتەوە تا بۆ مرکز 120 توانراوە بەکار بهێنرێتەوە بۆ ئەو پرۆژانەی کە پێویستن لە سنووری بەڕێوەبەرەتی ئاوی ڕاپەڕین ئەوانش لە خۆی دەبینێتەوە لە دابینکردنی موادی یەدەک بۆ گەنجینە لەبەرەوەی هیچ جۆرە بودجێشی ترمانیە بۆ دابینکردنی موادێک تەنها ئەوەیە ئەو هەندێک پرۆژەی کەمگە بە تانکەرین ئاویان بۆ دەچێت و کە توانراوە بە پارەیەکی کەم لە ڕێگەی تانکەرینەوە نەجاتیان بێت و تۆڕی ئاویان بۆ بگەین ئەو پرۆژانش بۆ ئەوە بەکار هاتوون 120 کە باسمان کرد.